خۆم و کچەکەم چاوەڕێ بووین غەسالەمان بۆ بکڕی بەڵام ئێستا هەواڵی مردن بڵاو بووەتەوە ئەگەر خۆت بگەڕێتەوە ئێمە غەسالەمان ناوێت. ئەم کتێبەی کاکوریا ڕەحمەتی لە ماوەی مانگی ڕەمەزانە من کارم لەسەر کردەوە. ئەم کتێبە دوکۆمەنتاریە پێکاتوە لە 350 لاپەڕە بەشی مناڵیەتی گەنجێتی وێزگەکانی کارکردنیەتی لە بواری ڕاگەیاندنا بۆ چەند شوێن کاری کردەوە بە چەند سیفەت کاری کردو بۆ نمونە وەکو پەیامنێر وەکو ستاف وەکو دەستە لە میدیای نووسرا و با بڵێن و دواتر لە میدیای بینراو لە تەلەڤیزیۆنەکان کاری کردو حتا کۆتا وێزگی کە خۆی خاوەنی کەناڵ بوو وەی گۆلەوانی کە تا ڕادەیەک دیوێکی ناسراوی جیهانی هەبوو بە تایبەتی لە کۆتا سەفەریا بۆ ئەمریکا لەگەڵ کۆمەڵی هاوڕێی خۆی. من کارم لەسەر ئەو وێزگانە کردووە ڕووداوەکانی هاتوچۆ لە ژیانیا دادگاییەکانی و وێنە کۆمەڵایەتیەکانی وێنەکانی لە کاتی کارکردنە و هێنانەوەی تەرمەکەی و بە خاک سپاردنی و پرسەکەی و چلەی ماتەمینەکەی و پەردەرادان لەسەر وێنەکانی و ئەو شعر و وتارانەی کە لەسەر کاکوریا نووسراون. ئیتر دیارە لە ژیانی کاکوریا کە خۆشەویستێکی زۆری هەبوو لە ناو خەڵکە گومان لەوانەیە کاکوریا زۆر کاری باشی کردو. من نمونێکتان بۆ بژێڕمەوە هاوڕێیەکی کە هیچێک لە پەیجەکانی خۆیان بەڕێوە بن هەر ڕۆژێک دوای مردنی کاکوریایکی لەو نامانەیە کاتەوە ژنێک نامەیەکی بۆ نووسێتی کاکە گیان وەک چۆن تۆ بە مناڵێکی خۆتەڵی بە کوڕێکی خۆت بە برایکی خۆت لەو ڕۆ خۆشەویستیەوە نووسێتی کاکە گیان خۆم و کچەکەم چاوەڕێ بووین غەسالەمان بۆ بکڕی بەڵام ئێستا هەواڵی مردن بڵاو بووەتەوە ئەگەر خۆت بگەڕێتەوە ئێمە غەسالەمان ناوێت. یعنی لەو چیرۆکانە زۆرن لە ژیانی کاکوریا هەتا خەڵک هەیە کە کاکوریا جلەکانی بەری خۆی یاوەتێ یعنی ئەگەر سیرکی لە چەند بەرنامەیەکە هەر یەک جۆرجلی لە بەرای خۆ وریا کوڕێک بۆ توانیوێتی زیاتر لەوە بژی توانیوێتی زیاتر لەوە پێیا بکە بەڵام لە ڕاستیا کە ئەوەی کە هەی بووە ئەتوانم بڵێم ڕەنگە لە سەدانەوەدی بەخشی بێ بەداخەوە ئێمە هەمیشەم قسانە لە دوای مردن ئەکەین بۆ کەسە جوانانەی لە کۆمەڵگەکانمان خۆزگە لە کاتی خۆیان ڕێزمان لێ بگرتایەوە. من ئەو کتێبەم تەنها لەبەر یەک شت کردووە تەنها لەبەر خاتری خۆی گەورەوە لەبەر خاتری فرمێسکەکانی دڵی دایکی کە ببێ دۆکۆمەنتاریەک بمێنێتەوە بۆ ئەوەی ون نەبێت. باسیۆت کردووە کە دوورە لە هەموو بابەتێکی سیاسی و کتێبەکەش لە کاتی چاپکردنیە ئەبەخشرێت. بەڵێ لە ڕاستیا من حەزم لەوە بووە کە ئیش لەسەر ئەوە نەکەم کە بۆ من راپۆرت ڕێپۆرتاژ هەواڵ من خۆم کۆمەڵی کاری وێزگەی ڕۆژنامەنووسیم هەبووە کارم کردووە لەگەڵ دەیان میدیا کارم کردووە هەر خۆم کتێبێکم هەیە لە 6 ساڵ بە جانتایەک و جانتایەک مەبوو 6 ساڵ لە کۆڵمەکرد سیارم پێ نەبوو هەر کتێبەکەم بەو ناوە کاری ڕاگەاندنمە کرد و لە ڕووی ئیتیکی ڕۆژنامەنووسیەوە پێم خۆش نەبوو کە ئەم کتێبە بە حیزبی بکرێت و بیدەم بە هیچ لایەنێکی حیزبی تەبی بکەن چونکە خەڵک هەبوو حەزم نەکردوای لێبێەوە دڵنیام کاکوریا گەر خۆشی لە ژیانە بمایە هەر ئەوەیە کرد و ئەم کتێبە نافرۆشرێت هیچ مادەم کتێبی کاکوریا هیچ جۆرە بازرگانێک پێوە ناکرێت بە دیاری ئەبەخشرێت و دوورە لە هەموو ڕوودا و بەسەرهاتێکی سیاسی و لە ڕاستیا لە ئێستای من چاوەڕێ ئەو مەگەر سپۆنسەرێکە بێ کتێبەکە چاپ بکەم لە باتی ئەوەی 500 نوسخە بێ 1000 بێ 2000 بێ 3000 بێ ئەگەر تا سپۆنسەری زیاتر هەبێت ئەو باشترە بۆ من چونکە لە شار و شارۆچکەکانی ترا هەر ئێستا خەڵکێکی زۆر نامی ناردوو و نازانم چێن بەڕاستی تەنها ژمارە تەلەفۆنەکان لێ وەرگرتون لەگەڵ ناونیشانی شوێنەکانیانە داوای کتێبەکەیەکەن خەڵکی بە PDF داوایەکە ئەو من زۆر کارم لەسەر وێنە کردووە بۆ ئەوەی ئەمە لە ژیانی کاکوریا کە ڕوویداوە بە فیعلی تایە ژیاوە بمێنێتەوە بۆ نەوەکانی داهاتوو و ئەتوانم بڵێم کە ئەم کتێبەیەکێکە لە ئەوانەی کە خەڵکێکی زۆر پێشوازی لێت.